الأمين كسي تاجر به كسي دكاندار به أفرمي بيغمر إخوة صلى الله عليه وسلم التاجر الأمين صدوق مع النبي صلى الله عليه وسلم وهروها والصديقين والشهداء والصالحين تاجر كان أواني رازقون لخواترسن لقيامتهان لقل أم كوملانا دا بيغمران رازقويان شهيدان صالحان أي أواني كشتي فاسد دينن أي أواني كشتي خراب دينن أي أواني كوا حرام فروشن پێنج وەختە نوێژەکە حرامە فرۆشێ دوکانەکەی حرامە ئاگای لە خۆینی تۆ پەنتور دێنی ئافرەت لە تۆی کڕێ ئەو پەنتورەی کە دەیدیتەوە ئافرەتە پارەی ئەو پەنتورەی حرامە ئەو جیلانەی کە تەسکە ئەیدەیتە گەنجان چی گەنجانی کوڕ چی گەنجانی کچ ئەو پارەت حرامە ئەو دوکانەت حرامە ئەو ئاڵتونە دەیهێنی بە قەزەی دەیتە خەڵک ئەوە حرامە با نوێژکەی با پێشفەرزە لە ماڵی خوادابی با موساڵی عەمرەکەی با موساڵی حەجکەی خوا پێویستی بە پارەی حرام نییە خوا پێویستی بەو عیبادەتە نییە عیبادەتێکی ناوێ بە حرام خوا عیبادەتی من و تۆی ناوێ ئەگە حرام بێ حرامی تێکەڵ بێ ئێمە بپرسینەوە لە خۆمان بۆ عیبادەتمان قبوڵ نییە بۆ دوعامان قبوڵ نییە حرام خۆرین حرام زادەین خۆمان چەند کەسمانەیە حەوت وەشت ڕاتی بێ ئێستاش وەرێگرێ لەکوێ حرامە لەکوێ حەڵاڵەوە لەکوێ دەیێنێ نازانێ خۆی نازانێ ئەو موچەی حرامە بەخوا زانێ ئەی بۆ دەیخوا ئەی نازانێ حرام ماڵی کاول دەکا چەندێکمانەیە ئیشی قاچاقەکە چەندێکمانەیە ئیشی بەرتیل و بەرتیل خوازیەکە نازانێ حرامە نازانێ خۆی دەوڵەمەند کا بەمە ڤێلا لێدا قەسر لێدا ئایا حرام نییە ئەی باشە ئەمەی لە چی نوێژەکەی لە چی باوە کەسە نەڵێ بڵێ ئەمە جێی خۆی ئەگرێ من جێی خۆی ئەگرێ بەخوا خوا ناوێتی ئەبێ مسڵمانە عەزیزەکان ئێمە خۆمان پاکەینەوە بەخوا پاک نەبین خوا ناوێتی با خۆمان نەخەڵەتێنین خوای گیانەمان بینێ لە حەوت تەبەقەی ئاسمان بەخوا لە قیامەتیش هەر ئەو کردارەیدا پێمان ئەبێ وریابین ئازیزان و خۆشەویستان میوانە ماڵی خوا لە بازاردا هەر کار و کردارێک ئێمە نەمان بینی ڕۆژە چوار پیا و بەڕێز لە بازارڕۆ بڵێت ئەمە حرامە یا حەڵاڵە بیکەم یا نەیکەم کارەکە دەکا پاشان پرسیارەکە حرامەکەی خواردووە پاشان دێ عیلاجێکە تۆ حرامەکە چووە گەردوونتەوە چووە زگتەوە چ ڕۆ عیبادەتت قبوڵ نییە ئەبێ ئەو حرامەش لە زگتا هیچ تێ نایتەوێنێتەوە نە گەرمای هاوین لە زستانی سەرمای زستان ئیلا ئاگری دۆزەخ نەبێ خوا پەنەمان ئەمە پێغەمبەر گیانە فەرمی عەلەیهی سەڵات وەسەلام ئەبێ وریابین مسڵمانە عەزیزەکان ئەو شتانەی کە هەیە بۆ نمونە جگەرە بۆ نمونە تلیات بۆ نمونە مخەدەرات بۆ نمونە حەشیشە بۆ نمونە نەرگیلە ئەمانە هەمووی حرامە بۆ نمونە عارەق ئەوەی یارمەتی ئەمانەدا هەمووی حرامە یارمەتیە دەی حرامە شتێ بفرۆشتە ئەمانە حرامە چەنەها دوکانمان هەیە ئەمانە زۆر بە ئاسایی فرۆشیە طەبیعیە لای حرامە ئەمانە خواردنی حرامە کڕینی حرامە هاوردنی حرامە فرۆشتنی حرامە یارمەتیدەری حرامە هەمووی حرامە ئەوە من ڕامگەیان اللهم خۆت ئاگات لێ خوای گیان بۆیە ئێمە شتەکان دەڵێن ئیتر هەر کێیکانایکە خوای گیان یەقەیەمە گرێ سبەینی خوای گیان وتمان بە قسەی نەکردین لەسەرمانە بۆیە ئازیزان خۆشەویستان هەر کەسێ دوکانی هەیە پاکی کاتەوە پێش ڕەمەزانە ئەوەی حرامە با نەیفرۆشێ لەبەر ڕەزامەندی خوا وەڵڵاهی خوای گەورە دەقات خێرە کاتە دوکانەکەی وەڵڵاهی حرامێکی تێقی خوای گەورە بەرەکەتی تێناخە ئەبێ وریابین مسڵمانە عەزیزەکان بۆ ئینسان ئیماندار